دەنگدان بۆ هەموارکردنەوەی دەستوری تورکیا لە هەرێمی کوردستان دەستی پێکرد کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و لە کونسوڵخانەی تورکیاش لە هەولێر سندوقێکی دەنگدان دانراوە. ئەوەش بۆ یەکەمین جارە سندوقی دەنگدان بۆ دەنگدەرانی تورکیا لە هەرێم دادەنرێت. محەممەد عاچف کونسوڵی تورکیا لە هەرێم ڕایگەیاند نزیکەی 2000 هاوڵاتی تورکیا لە هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە و لەو ماوەیەی کە دیاری کراوە دەتوانن دەنگ بدەن. لە 27 مارتی ڕابردوو تاکو ئێستا ینی بە شێوەیەکی ئاسایی ئەو کەسانەی ئێمە لە دەروی وڵات ژیان بەسەردەبن دەتوانن بێن و دەنگدان بکەن. ڕۆوە بۆ سبەی لە عێراق لە بەغدا لە سەفارەتی بەغدای و لە هەمان کاتدا لە سەرکونسولی هەولێر سندوقماندانە. بەپێی پرۆژەی هەمواری دەستوری تورکیا سیستەمی سیاسی ئەو وڵاتە لە پەرلەمانیەوە دەگۆڕێ بۆ سەرۆکایەتی و دەسەڵاتی زیاتر دەداتە سەرۆک کۆمار. پارتی دیموکراتی گەلان هەدەپەش هەر لە سەرەتاوە دژایەتی خۆی بۆ هەموارکردنەوەکە ڕاگەیاندووە. هاوکات نوێنەرایەتی هەدەپە لە هەرێم داوای لە هاوڵاتیانی تورکیا و باکووری کوردستان کردووە کە نیشتەجێی هەرێمن ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن، بەڵام بەنەخێر دەنگ بدەن. گەر بێژە نا ji xwe dîse desthilatdarî destê wan de ye. Eva 15 sal e desthilatdarî destê AKP de ye, destê Erdogan de ye. Na ew e. Bêje na ew e. Erê jî bi rastî yanî ez naxwazim bifikirim. Nihal vê derê em bêjin gel tên dengê xwe bikartîne ji bona demokrasiyê, ji bona mafêgelan, ji bo mafêzarokan, ji bona yekem car ji bona xaka Kurdistan. Niha em bêjin Sûr hata xera kirin, Cizîre hata xera kirin, Şirnaq hata xera kirin, Nisêbînê hata xera kirin, hem Şirnaq em bêjin Kerboran, eva welatê Kurdan hatin xera kirin. بڕیارە ڕۆژی 16 ئەم مانگە دەنگدان بۆ هەمواری دەستوری تورکیا لە ناوخۆی وڵات دەست پێ بکات و خەڵکی ئەو وڵاتە لە چوارچێوەی ڕێفراندۆمەکەدا بە بەڵێ یا بەنەخێر دەنگ لەسەر گۆڕانکاریەکانی دەستور دەدان. ڕێناس عەلیەن، ئارتی، هەولێر.